لە سنووری بەڕێوەبەرایەتیمان تا ئێستا لە خلالی ئەو هەژمانگی ڕابردوو 240 دۆسیە کراوەتەوە بۆ تۆمەتباران بە پێی مادەی 14 مخدرات لە یاسای سزادانی عراقی. لە کۆی ئەو دۆسیانی کە بەشی مادە هۆشبەرەکان کراونەتەوە 40 دۆسیە بە بڕیاری بەڕێز دادوەر داخراون، 30 دۆسیە بە بڕیاری بەڕێز دادوەر هەواڵە کراون، 17 تۆمەتبار بە کەفالەت ئازاد کراون و بڕیاری دادوەریان بۆ دەرچووە. 51 دۆسیە لێکۆڵینەوە تیاندا بەردەوامە. 127 تۆمەتبار تا ئێستا ڕاگیراون و دۆسەکانیان یەکلایی نەبووتەوە لێکۆڵینەوەیان تێدایە. ئەو مادانی کە دەستیان بەسەردا گیراوە ڕێژەکانیان بڕەکانیان تریاک 1 کیلۆ 400 گرام تا ئێستا دەستی بەسەردا گیراوە. شیشە واتە کریستاڵ 11 کیلۆ 996 گرام بە هەمان شێوە زەبت کراوە. هێرۆین 2 کیلۆ 190 گرام دەستی بەسەردا گیراوە. ترشی ئەسید کە دیارە ئەم ترشە لە بەکارهێنان و دروستکردنی مەوادی هۆشبەر بەکاری دێنن 7 دەبەی دەلیتری دەستی بەسەردا گیراوە. جۆرەکانی حەبی هۆشبەر تا ئێستا 600,446 دەنکە حەب گیراوە.